چەند بابەت و تۆرێکی دیکەشمە بێت کامڕۆ تیشکی خەمەسەر ئەویش ئەندامبوونی فینلاند و سوید ئەو دوو وڵاتەی کە ئەندامبوونیان بە جۆرێک لە محاڵ نەودەبرا بەهۆی ئەوەی کە تورکیا ڤیتۆی هەبوو لەسەر پرسەکەیان و ناڕازی بوو بەوەی کە ئەو دوو وڵاتە بێنە نێو هاوپەیمانی ناتۆ بەڵام لە ئێستادا دوایین کۆبوونەوەی دوێنەیاندا تورکیا باسی لەوە کرد کە ئەوان توانیویانە دەخوازیەکانیان لە بەدی بێنن لە بەرامبەر ڕازیبوونی بە ئەندامبوونی ئەو دوو وڵاتە لە ناتۆدا. من میوانێکم دەبێت لەسەر بابەتە گفتوگوی لەگەڵا دەکەم بەڕێز دکتۆر ڕێبوار کەریمی کە بەڕێزیان دکتۆرایان هەیە لە کۆمەڵناسی ڕاستەوخۆ لە فینلەندا و میوانی من دەبن. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. فینلەندا و سوید چیان بە تورکیا بەخشی لە بەرامبەر ئەوەی کە ڕازی بن یاخود بە بەرامبەر ئەوەی کە ڤیتۆکەی لە بەرامبەر فینلاند و سویددا هەڵبگرێت تورکیا؟ سلااو ڕێز بۆ خۆتان و بۆ بینەرانتان. لە ڕاستیدا هێشتا بەتاوی ڕوون نییە چی بەخشراوە، ئەوەی کە لەسەر کاغەز وەکو یاداشتێک تۆمار کراوە و دوێنێ ئێوارە بڵاو کراوە لە مادریدەوە وەکو سەرەتایەک بۆ ئەوەی کە فینلاند و سوێد وەکو میوانی ئەندام بانکێشت بکرێن بۆ کۆبوونەوەی مادریدی ناتۆ. شتی سەر کاغەزن. لەو یاداشتەیە خاڵی نوێی تایە، خاڵی گرنگی تایە بەتایبەتی لە ڕوانگەی ئێمەی کوردەوە، بەڵام وەکو زۆر لە کارناسان لە دوێشەوەوە شرۆڤەیان کردووە ئەو خاڵانی کە باسکراون تەفسیری زۆر هەڵەگرن. یعنی ئەگە تۆ سێری دوو لایەنی ئەو تەفسیرانە بکەیت دوولانی پێچەوانەی هێندێک لە شرۆڤەکارە ناسیۆناڵیستەکانی تورکیا ئەڵێن لە ڕاستیدا تورکیا گۆڵێکی گەورەی لە خۆی کرد، واتە هیچی وای بەدەست نهێناوە لە بەرامبەر کارتێکی گەورەی لە دەستخۆیدا و بەڵێنێکی گەورەی داوە بۆ هەڵگرتنی ئەو بێتۆیە لەسەر فینلاند و سوێد. بە پێچەوانەشەوە دیسان هێندێک لە شرۆڤەکاران لە وڵاتانی ئیسکاندیناڤیا باسی ئەوەکەن کە وڵاتانی ئیسکاندیناڤیا لە کردەوەیە شتێکی نوێیان بەڵێن نەداوە بە تورکیا شتێکە پێشتر نەیان کردبێ، بەڵام لە بەرامبەر توانیوانە ئەو بێتۆیە بە تورکیا هەڵبگرن. لە ئێستادا ڕێکارەکانی بوون بە ئەندامبوونی فینلەندا و سوید لە هاوپەیمانی ناتۆ بە کۆتا هاتووە؟ ئەمە پرۆسەیەکە وەکو خوان ئەڵێن لە باشترین حاڵەتە ماوەی ساڵە گەخایەنێ بۆی کە فینلەند و سوێد ببن بە ئەندام لە ناتۆیە پێویستەکە تەواوی ئەندامانی ئەمە پرینسیپێکی ناتۆیە بۆ ئەوەی کە هەر بڕیارێک لە چوارچێوەی ناتۆیە دەربکرێت پێویستە تاک بە تاکی ئەندامانی ناتۆ ئەو بڕیارە پەسەند بکەن، واتە تاکتە یەک بێتی وڵاتانە بۆیان هەیە کە بێتۆ بخەنە سەر هەر بڕیارێکی ناتۆ بووە ئەوەی کە ئەم وڵاتانە چۆن پەسەندی ئەو بڕیارانەکەن ئەو بڕیارێن بۆی کە ئەم وڵاتانە وەربگیرێنەوە کۆندامی تازە یەکێکی ئەو وڵاتانە ئەبێ بگەڕێنەوە بۆ پەرلەمانی خوان، واتە پرۆسەیەکی سیاسی لەناوخۆی پرۆسێکی بڕیاردان لەناو وڵاتی خوانە تێپەڕێنن و ئێمازانی وڵاتانی ناتۆ وڵاتی جیاوازن، کولتوری سیاسی جیاوازیان هەیە بۆیە پرۆسەی بڕیاردان لە وڵاتانە وەکو یەک نییە. هندێک لە وڵاتان بۆ نمونە وڵاتی گرتوەکانی ئەمریکاوە هندێک وڵاتی وەکو ئەڵمانیا وەکو فەڕەنسا ئەمانە بگرە پێش بڕکێکن لەگەڵ یەکترا بۆی کە هەرچی زووترە پەسەندی ئەندامەتی ئەم دوو وڵاتە تازەیە بکەن لەناو ناتۆیە. بەڵام بە ئەگەری زۆر هندێک وڵات بەتایبەتی تورکیا کەوێتە ئاخرەوە و ئەوێ ئەم گەمەیە درێژە پێبا، واتە ئەو یاداشتێکی دوێنێکە بڵاو کراوەتەوە یاداشتێکی لە تێگەیشتنە من تەسەورەکەم لە ماوەی ئەم هەشت مانگی داهاتووە تورکیا بە شێوەی تریش دیسان شتی سەر سۆڕهێنەرەکە هەڵگەڕانەوە بینی لە سیاسەتی تورکیا. بۆ نمونە لەم یاداشتەیە کە هاتووە هێندێک خاڵی تایە شتی قورسە تورکیا ئەوێ لەو باوەڕێم هێندێک بەدوای هێندێک ئامانجی کورتماوە و هێندێک ئامانجی درێژخایەنە ئامانجی کورتخایەنەکەی ئەوە ئەزانین ئەوە بەبەردەوام ماوەی چەند هەفتەیەکە سەرۆکایەتی تورکیا باز لەوەکەن کە بەتەمان هێرش بکەنە سەر ڕۆژاوای کوردستان. بەلایەنەوە زۆر گرنگەکە لەم هێرشەیە وەکو پێشوو نەبێ و ڕۆژاوا پاشگەز نبنەوە یەکی لە پاشەکشەکان کە ئەیبینین پاشەکشەیەکی سمبۆلیکە لە دوای هێرشی تورکیا بۆ سەر ئەفرین بۆ نمونە فینلەند و سوێد لە چوارچێوەی هێڵێکی هاوبەشی ئەوروپایە قەدەغەی چەکفرۆشتن بە تورکیا ئەندانە ئێستا بڕیاریان داوە ئەم وڵاتانەکە ئەو قەدەغەیە هەڵەگرن واتە چەک و چۆڵ بە تورکیا. باشە ئەمانە دەستکەوت نییە بۆ تورکیا کە باس لەوە کرد تا ئێستا ڕوون نییە چی لە نێو
ڕێککەوتن و داخوازیەکاندا هەبووە تورکیا چی دەست دەکەوێت ئەمانە دەستکەوتی گرنگنین بۆ تورکیا شەڕی ئەمە دەکات چەند ساڵە هندێک خاڵ هەیە دەستکەوتە مەسلەی ئەوەیە کە لە چوارچەوەی ئەوەندی کە من سەیری ئەو یاداشتم کرد و لێ تێگەیشتم لە چوارچەوەی و حەو خاڵەیە کە لە سەوی ڕێککەوتون هەستیارترین خاڵ لە ڕوانگەی ئەمە و خاڵی چوارەم و خاڵی پێنجەمێتی خاڵی چوارەم باس لەوە کاکە وڵاتانی سوێد و فینلەندا بەڵێنەیەن کە هەر جۆرە یارمەتی و هاوکاریەکیان بۆ یەپەگە و پێدا ڕابگرن ئەمە خاڵێکی زۆر قورسە خاڵەکە زۆرتر لە ڕوانگەی سوێدەوە قورسە نەک فینلەند چونکە فینلەند تا ئێستاش هیچ کاتێک ڕای نەگەاندوو کە بە ڕاشکاوی یارمەتیەکی ئیدارەی خۆجێی ڕۆژاوی دابێ بەڵام سوێد بە پێچەوانەوە پێشوازیشی لێکردون لە وەفدەکانیان و بە ڕاشکاوی پشتگیری لێکردون بۆیە ئەم ڕێککەوتنە زۆرتر ئەوەی کە جگای نیگەرانیە ئەو بەڵێنانەیە کە پەیوەندی بە سوێدەوە هەیە چونکە سوێد یارمەتیدەرێکی گەورە بۆ ڕۆژاوا و پێم وایە خاڵی لاوازی کورد لە پەیوەندی لەگەڵم کەیسەیە ڕۆژاوای کوردستانە باشە ئەوان هیچ داوایەکی دیکەیان نەبوو بەدەر لە ئەندامبوونیان لە ناتۆ هەریەک لە فینلەندا و سوید مەبەستمە ئەوەن داوای ئەندامەتی لە ناتۆکەن شتێکی تر داوا ناکەن و ئەمە مەشتێکی زۆر مێژ ئەم خاڵانەی کە جەناب باسلیەوە کرد دکتۆر دیارە مەترسیە لەسەر تەواوی ڕۆژئاوا و کۆمەڵێک ناوچەی دیاریکرا و ڕەنگە دواتر پلیش بهاوێژە بۆ باشوور کوردستانی باشوور بە دیاریکراوی کام جۆر لە کورد گەر وەکوفی ئەوەکو دەستە جیان بکەینەوە زەرمەند دەبن لە بڕیارێکی لەم جۆرە کە سوید و فینلەند پێی رازی بوون لە بەرامبەر تورکیادا و ئەندامبوونیان لە ناتۆدا لە ناو فینلەندە و سوید ژمارەیەکی زۆر لە کورد دەژی ژمارەیەکی زۆر لە پەنابەر دەژی بەشێکیان کەیسەکانیان سیاسیە کام فی ئەو دەستەیە دەبێت کە ئەم بڕیارانەی تورکیا وڵاتانی ناتۆ و سوید و فینلەندیش لە دژیان دەبێت زانی خاڵی جەوهری لەم پەیوەندیە لە هەموو ئەم ناکۆکیانەیە کە لە نێوان سوێد و فینلەند و تورکیا و هەروەها ناتۆ تورکیا هەبووە مەسەلە ئەوەیە کە تورکیا ناڕازیە ئەڵێ ئەم وڵاتانەی کە وەک ئەڵێن هاوبەشی ئەمە لە چوارچێوەی ناتۆیە تێگەیشتنی هاوشێوەی ئێمەیان بۆ تێرۆریزمیە گرفتی سەرەکی تورکیا ئەمەیەکە و هەموو هەوڵەتی بۆ ئەوەیە کە بتوانێت پەرە بە تێگەیشتنی ئەمنیەتی ناتۆ لە پەیوەندی لەگەڵ تێرۆریزما بە واتە چێ تورکیا بە کوردیەکەی بڵێم چێ تورکیا بە تێرۆریستی ئەزانێت ناتۆش بە تێرۆریستی بزانێت و ئالەمەیە خاڵی ناتۆکی دەبێت کە سەر کۆماری فینلەند باسی ئەوەی کرد کە ئێمە لە هەموو گفتوگۆکانمانە لەگەڵ تورکیەکانە مەسلەیەکە هەمان بوو ئەوەیە کە تورکیا ئەوێت تەحلیلی بکاتەوە سنورداری بکاتەوە تێگەیشتنی ئێمە بۆ تێرۆریزم وە جەخت بخاتە سەر ئەوەی کە ئەو بە تێرۆریستی ئەزانێت بە تایبەتی پاکەکە بەڵام ئێمە بە پێشەوانە ئێمەوانەوە بە شێوەیەکی گشتی تێرۆریزم لە هەموو لایەنەکانیەوە ئێرشی بکرێتە سەر و تحلیل بکرێتەوە بەکردەوە مانای ئەوەیە کە ئێمە ئازانی لە زۆر بوارە ڕۆژاوی یەکەم گومانیاوان هەبووە کە تورکیا بۆ خۆی یارمەتی هەندێک لە گروپە تۆریستەکانی داوە یا گروپانی کە ڕۆژاوە بە تێرۆریستی ئەزانێت جا خاڵەکە لەسەر ئەمەیە جام ئەگەر بی ئەوە تاوەکەم مەسەلەکە لەسەر ئەوەیە کە لەم پەیوەندیە دوو لایەن هەن کاتوان زەرەر لایەکی ئەوەیە کە وەکو کتم لەو یاداشتیا باز لەوە کراوەکە بە تەرکیبکراوی تورکیا پێداگری لەسەر ئەوەیە کە ئەو هێزانی کە ئەو سەر بە پەکەکەیان لە قەڵەمە ئەوەکو یەک پێدا حەپەگە ئەمانە بخرێنە بازڵی ئەو پێناسەوەکە بۆ تێرۆریزم کراوە چونکە پێکەکە لەلایەن ناتۆ بە تێرۆریزم زانراوە فینلەند و سوێدیش لە چوارچەوەی سیاسەتی کەتی ئەوروپای وڵاتانە بە تێرۆریزم دەزانێت لایەنێکیان وەکو کتم پەیوەندی بە ڕۆژاوای کوردستانەوەی بە دیاریکراوی لایەنێکی تریشی پەیوەندی بە لە ڕێگای یەپەگە و پێدا و لایەنێکی تریشی پەیوەندی بەو چالاکانەوەی کە لە وڵاتانی سوێد و فینلەندا دش بە بەرژەوەندەکانی تورکیا ئەجوڵێنەوە ئالەمەیە خاڵی گرنگەوەیە کە لە چوارچەوەی ڕێکەوتنە باس لەوە کراوەکە جگە لە پەکەکە جگە لەو هێزانەی کە سەر بەپەکەن ئەو هێزانش کە بە درێژکراوەی ئەم هێزانە ئازاندرێ و ئەو ڕێکخراوەرە و تەنانەت ئەو تاکە کەسە چالاکانش کە تورکیا وایان ئەبینێت کە ئەمانە گرێدراویان بەم ڕێبازەوە هەبێکە پێکەکە نێونەرایەتیەکە هەموو ئەوانە بێ لە چوارچەوەی سیاسەتی هاوبەشی دیجی تێرۆدا مامەڵیان واتە چالاکوانانیش دەکەونە ژێرە و هەڕەشەی تورکیاوە کە سوید و فینلەند جۆرێک لە ڕادەستکردنەوەیان بە وڵاتی تورکیا یاخود پاڵپشتینەکردن یان بەشێک لە چالاکوانان تەنانەت ئەندام پەرلەمانن هەر ئەندام پەرلەمانێکی کورد هەیە لە سویدە ئێستا ئەندام پەرلەمانە ئەم چالاکوانانە چیان بەسەردێ
ئەو ڕێکەوتنە ئەم یادداشتە خۆی بڕاستی تێکستی یاسایی نییە، یادداشتێکی سیاسیە و تەفسیری یەکجار زۆر هەڵەگرێ بە زۆر شێوەیەک و لە سەرەتای قسەکانیشا کوتم ئەکرێت تەفسیری زۆر پێچەوانی یەکتری بۆ بکەیت. بەڵێ لە تەفسیرێکە ڕێک ئەو مانایار بەخشێکە ئەم وڵاتانە ئاسانکاریەکەن بۆ هەر کەسێک کە تورکی پێی وابێکە گومانی تەرۆریستنی لەسەر ڕادستی تورکیا بکرێنەوە. بەڵام لە لایەکی ترەوە هەر ئەم بەیانیە سەرۆکوەزیرانی تورکیا ویستی خەڵکی باڵین کوردەکانی سوێد هێور بکاتەوە باسیەوەی کردکە تورکیا سوێد بە هیچ شێوەیەک چاوپۆشی لە پرێنسیبە دیموکراتیکەکانی بۆ ئازادی سیاسیەکان ناکە و هیچ ئەندامی هیچ کەسێک کە بڵێن هاوڵاتی سوێدی بگریمان بەڕێگەز کوردیش بێ بە هیچ شێوەیەک لە هیچ حاڵەتێکا ڕادستی تورکیا ناکاتەوە و ئازادی سیاسیەکان سنووردار ناکاتەوە. فینلاندی عینەشت باسی ئەوەیان کرد کە ئێمە بە هیچ شێوەیەک دەستکاری یاساکانمان لەو پەیوەندیە ناکەین و واتە مەترسی بۆ سەر ئەگەر حاڵەتێکی لەم جۆرە ڕووبات هاوڵاتیانی سویدی و فنلەندی هەر لە مێژەوە دیارە کە دوو وڵاتی سربەخۆن زۆر شەیدای ئازادین لە نێو ئازادیا گەورە بوون لە نێو ئازادیا ژیاون ئەگەر بڕیارێکی لەم جۆریش تەنانەت جێبەجێ بکرێت و تورکیا لە بەرامبەر داخوازیەکانی فنلەندا و سوید ئەمەیەکێک لە مەرجەکانی هاوڵاتیانی سوید و بە شێوەیەکی گشتی چالاگوانانی سویدی و فنلەندی هەڵوێستیان چیە دەبێت بەرامبەر بەم کوردانی کە لەناو سوید و فنلەندا لەژێر هەڕەشە و مەترسی تورکیایا بن؟ ئەزانی چۆنی وەکو من پێشتریش کوتم ینی ئەوەی کە زۆر هەستیارە ئەماوەی ئەم یەک ساڵەیە تاکو ئەم دوو وڵاتە ئیشیان بە تورکیەیە تورکیا بێتۆ نەخاتە سەر ئەندامبوونیان دوایەوەی کە ئەمانە بوون بە ئەندامی تورکیا بە ئەندامی ناتۆ یخۆ هەر ئێستا فەڕەنسا کە بەهێزترین و ئاکتیڤترین سیاسەتی بۆ پشتگیری لە ڕۆژاوای کوردستان هەیە ئەندامی ناتۆیە واتە دوای ئەوەی کە بە دەردی ئەڵێ ئەمان کارەکە لە پردەکە پەڕیەوە سوێد و فینلەندا دوای ئەوە تورکیا ناتوانێت ئاوا قسەی خۆی بەسەریانە فەرس بکەوە هەر بۆیەشە تورکیاوی لەم ئاوەڵێڵە ماسی خۆی بگرێت لەم ماوەیە کە ئەمان لە پێگەیەکی لاوەستران و ئیشیان بە تورکیەیە دوای ئەوە مەسەلەکە گۆڕێ کولتوری دیموکراسی لە وڵاتانی سکاندیناوی بەتایبەتی سوێد و فینلەند زۆر لەوە ڕێشەدارترەکە بتوانێت تورکیا لە دوورەوە کنترۆڵی بکات ڕاستیتان بوێ هەر لە ماوەی ئەم چەند مانگەیە کە تورکیا ئەم بەزمی ناوەتەوە ئەڵێ منجی ئەندامبوونی ئەم وڵاتم لە ناتۆیە کە سەیری بیرروڕای گشتیەکەین بۆ خۆم زۆر خوێنمەوە سیرەکەم و توێژێکە خەڵکی ئەم وڵاتانە ئیتەن کەبارەت بە تورکیا نێگەتیڤترین و ناشیرینترین وێنە لە تورکیا دروست بووە ئەمە شتێکە بەڕاستی تنیا لە وڵاتێکە کە حزب دیموکراتیکە تۆی بینی ڕێبەرانی سیاسی استراتیژێکی وا بگرنە پێشکە ئاب و شێوەیە ناوی خۆیان بزڕێنێ بە ناشیرینی لە بەردەم وڵاتانی ترا تورکیا ئەمەی کردووەکە لەباری بەڵین ئیماج و وێنەی گشتی تورکیەوە ئەسڵەن بە قازانجی تورکیا نەبووە لە درێژخایانی شاو چۆن هەر ئێستاژێ بینی خەڵکی ئەم وڵاتانە هەم کولتوری سیاسیان هەم یاساکانیان هەم بیرۆهای گشتیش ئیزل بەوە نایەکە بەدڵی تورکیا ئەمان ئەم وڵاتانە کەونە سەرکوتکردنی و سنووردارکردنی ئازادی سیاسیەکانی ئەم خەڵکانێکی کەمینەی مافکورایی وەکو ئەمانی کوردی ئەمە. بەڵێ بەڕێز دکتۆر ڕێبواری کەریمی کە بەڕێزیان دکتۆریان هەبوو لە کۆمەڵاسی و ڕاستەخۆ لە فینلەندا و میوانی من بوون زۆر سپاس بۆ ئامادەبوونێت خۆشەویستان سپاس بۆ ئەوش کە تا ئێستا بینەرما بوون.